لە ڕاستیدا دەوڵەتی فاشیستی تورک لە بەدرێژایی مێژوو هەمیشە هەوڵێکی ئیمپریالیانە و داگیرکاریانەی هەبووە بەرامبەر بە خاک و نیشتیمان و نەتەوەکانی دیکە و لە ناو خۆی تورکیاشدا هەمیشە هەوڵی داوە جیاوازیەکان نەهێڵێ بە عەقڵێتێکی فاشیانە ڕێبەرایەتی خەڵک بکات و دەوڵەتێک لە نەتەوەیەک لە سەرکردەیەک لە ئایدۆلۆژیایەک ئیتر لە بیرروباوەڕێکی دژمنکارانەی دیاریکرا و پێک بێنێت و ئەوانی دیکە بە هەموو شێوەیەک بسڕێتەوە و بۆ ئەوەش ئەم عەقڵە فاشیەی تورکی هەمیشە لە جەنگدا دەژی باوەڕی بە ژیان نییە باوەڕی بە ئازادی نییە باوەڕی بە پێکەوە ژیان و جیاوازی نییە بەڵکو پێی وایە کە هەموو ئەو جیاوازیانەی کە هەن لە نەتەوەکانی دیکە لە گەلانی دیکە مای مەترسین بۆ سەرخۆی هەوڵ دەدا بیان سڕێتەوە بۆی ئەو مەترسیانە نەهێڵێ لەبەرەوە دەبینین دەستدرێژی دەوڵەتی تورک نەکە لە ناوخۆی تورکیا نەکتەنیا لە باکووری کوردستان نەکتەنیا لە باشووری کوردستان و لە سنوورەکانی خۆیەوە بەڵکو درێژ دەبێتەوە بۆ قوڵایی خاچی دەوڵەتانی دیکەی وەکو سووریا وەکو لیبیا یا هەوڵ دەدا ئەو هەژمونی خۆی لە زۆرێک لە دەوڵەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێبکاتەوە بێگومان ئەم هەوڵە فاشیستی دەوڵەتی تورک زنجیرەیەکە لە کۆی هەموو ئەو زنجیرانەی کە لە فاشیزمی جیهانیدا بەدی دەکرێن ئەمڕۆکە ئەم دژمنکاریە نەکتەنیا لە ناو تورکیا بەڵکو لە تەواوی هەموو ئەو ناوچانەوە ئەو شوێنانە کە تورکیا وەکو مەترسێک بۆ سەر ئەم دەوڵەتە فاشی خۆی دەبینێت چونکە دەوڵەتی فاشیستی لەبەرەوەی بەرهەمی جەنگە هەمیشە لە مەترسێکی و لە قەیرانی قوڵدا دەژی هەمیشە لە بەردەم ئەگەری هەڵوەشانەوە و مەحکومە بۆی کە بڕوخێ سەبارەت بەوە پێویستە گەلی کورد لە بەرامبەر ئەم هەژمونە ئایدۆلۆژیە تەکنۆلۆژیا فاشیزمی تورکیا یەکێتی نەتەوەیی بەرپا بکات گەل ڕێخستنی خۆی هەبێت ئەگەر حیزبەکانیش ڕێک نەکەون لە ناو چێوەی کۆنگرەی نەتەوەی کوردستان یاخود کۆنگرەی نەتەوەی گەلانی کوردستان دەبێ گەل بۆ خۆی لە هەموو شار و شارۆچکەکان ئەڵقەبەندی بکات گرۆ و بازنەی نەتەوەی و نیشتیمانی دروستکات سەبارەت بە کللتور و بە ماف و بە ئازادیە سیاسیەکانی بە نیشتیمان بە مێژوو بە زمان بە هەموو ئەو بنیادانەی خۆی بە ئاگا بێتەوە و هەوڵ نەدات تورکیا وەکو ئاوێنەیەکی گەورە لە بەرامبەر خۆی دابنێت و خۆی لە وێنەیەدا بنێتەوە چونکە بێگومان چ تورکیا و چ نەتەوەی تورک وەکو نەتەوەی سەردەست و وەکو وێنەیەکی ئایدیال نەهێڵن هیچ نەتەوەیەک لەو وێنە گەورەیەدا دەرکوێت بەڵکو ئامانجیان تواننەوەی هەموو ئەوانی دیکەیە بۆی وێنەکەی خۆیان گەورەتر نیشاندن بەگشتی کورد لە قۆناغەدا ئەگەر یەکێتی نەتەوەی و یەکبوونێک لە نێوان خۆیدا دروست نەکات بێگومان تووشی گرفتی قوڵتر دەبێتەوە لەوەی کە هەیە هێندێک لەو ئەزمونانەشی کە کورد توانیوێتی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لە دوای ڕاپەڕینی باشوور و لە دوای دروستبوونی خۆسەری ڕۆژاوە بکەونە مەترسی و قەیرانی قوڵترەوە کە بێگومان ئێساشە لە قەیراندان ئەمەش هەمووی لە سای ئەم جوڵە شۆڤینێنەیە کە دەوڵەتی تورکیا لە هەموو ناوچەکە بەرپای کردو پێویستە گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان بەرەو یەکگرتووی بڕۆن پرۆگرامێکی یەکگرتووی دەربارەی سیاست و داگیرکاریەکانی دەوڵەتی تورک هەموو سیاسەتەکانی چر کردوێتەوە لە پێناوی ئەوەی بۆ لە ناوبردننی کورد جارێک بە ناوی دین جارێک بە ناوی بوارێکی دی لە هەموو بوارەکان تاکە ئامانجی ئەوەیە فەشەل بە هەموو بەرنامە و پرۆگرامەکانی میلەتی کورد بێنێ تەمەشاکە ئێستا لە ساڵی 1990ەوە لە باشووری کوردستان دەوڵەتێکمان هەیە وەلەو ئەتراف پێکراونێ لە ئومەی متحیدەوە ئەوانە تورک چۆنی دەناسێنێ وەکو میلیشیاک دەیناسێنێ تا ئێستا نوێنەرایەتێکی حکومەت نییە لە ئەنقەرە و ئەستەمبول وەکو چه هەیە وەکو گروپێک وەکو گروپی دوو بنەماڵە وەکو حیزبێک دەیناسێنە تا ئێستا وەکو دەوڵەت دانی پێدانە هێناون ناشێڵێ هیچ وڵاتێک دانی پێدا بنێ تاکە دوژمنی سەرسەختی میلەتی کورد تورکە ئەو تورکەش چێە بە سەرۆکایەتی ئەو ئیخوانانە کە ئەردۆغانی دیکتاتۆر سەرۆکایەتیان دەکا ئەو پەلامارانەی تورکیا دەیەوێت دەوڵەتی کۆنی عوسمانی زیندوو بکاتەوە ئەو کاتانە ئیتیفاقی کە کردوێتی 100 ساڵ پێش ئێستا ئەو شوێنانەی بە خاک و ئەرزی خۆی زانیوە دەیەوێت بیژێڕێتەوە ژێر ئیرادە و هەیمەنەی خۆی بەڵام بۆی ناچێتە سەر ئێستا سیاسەتەکانی لە هەموو بوارەکان لە بواری دەرەوە لە بواری ناوخۆ لە بواری اقتصاد لە هەر هەمووی ئەردۆغان فەشەلی هێناوە و
دەشیبینین لە ئایندەیەکی نزیک چۆن شکستێک دێنێ بەرامبەر هەموو جیهان و بەرامبەر کوردیش. کورد سەلماندی بە تایبەتی لە باشوور و سەرەکی ترینیش لە خۆراوای کوردستان کە توانیان بەرپەرچێکی زۆر بێوێنەی بدەنەوە شکستێکی پێ بهێنن کە هەموو جیهان بێتە سەرخەت کە ئەردۆغانی دیکتاتۆر دژی مرۆڤایەتیە، دژی ئینسانیەتە لەژێر ناوێک کە بە ناوی دینە دوور لە دینی شەو پیاوە شکست دێنێ ئینشاءڵڵا.